جیاوازەکەی ئێ سنتەری شارەکان ڕووداوی ئاگرکەوتنەوە کەمتری کردووە. یعنی بەتایبەت لە سوتانی هوتێل موتێل و باڵەخانەکانی نیشتەجێ بوون کەمتری کردووە لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان. سەرکەوتڵاو لێ بدەمێت باسی ئاماری ساڵ 2025 بکەی بە شێوازێکی گشتی. بەڵێ بەخێر بێن کۆی گشتی ڕووداوەکانە سەرجەم پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2025 12345 ڕووداوی جۆرا و جۆر ڕووی داوە. لە کۆی گشتی ئەم ڕووداوانە تەنها 9402 ڕوودا و ئاگرکەوتنەوە بووە کە ئەمە لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان ڕووی داوە. زیانی گیانی هەبووە بریندار هەبووە لە ڕووداوەکان و زیانە مادیەکانیش بەپێی پارێزگا دەگۆڕێت لە بەرزی و نزمی زیانەکان. باش کاک سەرکەوت چ ڕووداوێکە بۆ لە ساڵی 2025 بە نمونە لەگە ساڵی 2024 گۆڕانکاری تێدا ڕووداویانی ساڵی ڕابردوو ساڵێکیش بەر لە ئێستا. بەڵێ ئەگەر با جیاوازی وەگرین لەگەڵ ساڵی 2024 جیاوازەکەی ئێ سنتەری شارەکان ڕووداوی ئاگرکەوتنەوە کەمتری کردووە. یعنی بەتایبەت لە سوتانی هوتێل موتێل و باڵەخانەکانی نیشتەجێ بوون کەمتری کردووە لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان گە بە شێوەیەکی گشتی وەربگرم هەر سێ پارێزگا گەورەکە کە هەولێر سلێمانی دوهۆکە تا ڕادەیەک دەتوانین بڵین بە ڕێژەی لە سەدادە دابەزیوە ئەمەش بۆ بەشێکی دەگەڕێتەوە بۆ ڕێنماییەکانی بەرگری شارستانی کە لەلایەن هاوڵاتیانەوە بەدەستخۆشیەوە جێبەجێ دەکرێت و بەشێکیش تونند و تۆڵکردنی مەرجەکانی بەرگری شارستانی لەسەر ئەو شوێنانەی کە بۆ مۆڵەت وەرگرتن دێنە فەرمانگەکانی بەرگری شارستانی هەرچەند مەرجەکانی بەرگری شارستانی لە شوێنەکان تونند و تۆڵ بێت و هاوڵاتیان پابند بن پێوە ئەو کاتیکە ئاگرێکیش دەکەوێت و یا ڕووداوێک ڕوودا قەبارەی زیانەکان کەمتر دەبێت. سەرکەوت دەمێ باسیۆن بۆ بکەیت لە ساڵی 2025 چیتان کردووە کەوا ڕووداوەکان بۆ شێوازیان چه ئامێرێکی نوێ هاتووتاریم کوردستان بۆ یەکەم جار و باسیەوانە بۆ. بەڵێ ئەگەر بە شێوەیەکی گشتی بۆ بەڕێزت باس بکەم لە ساڵی 2023 بە سوپاسەوە وەزارەتی ناوەخۆ زۆر گرنگی بە بەرگری شارستانی داوە لە ڕووی دابینکردنی کەلوپەلی پێویست بۆ کارمەندانمان و ئامێر و ئۆتۆمۆبیلی زۆر تایبەتمەندی دابین کردووە کە ئەمانەش ڕۆڵی سەرچیان هەیە کاتێکە ڕووداوێکی ئاگر دەکەوێتەوە ئۆتۆمبیلێکی مۆدل بەرز ئۆتۆمۆبیلێکی کوالیتی باش و سیستەمی باشی هەبێت بێگومان خێراتر ئاگرەکە دەکوژێنێتەوە زووتر دەگاتە شوێنی ڕووداوەکان ئەمانە خاڵێکی گرینگە کەوای کردووە بەشێک لە ڕووداوەکان کەمتر ببێتەوە کاتێککە ڕوودا و ڕوودەداوە بەشێکی باسم کرد زیاتر مەرجەکانی بەرگری شارستانی تونند و تۆڵ کراوە و هاوڵاتیان ئێستا دەتوانین بڵێم گۆڕدراوە پێشتر ئەو کاتێک کە مۆڵەتی وەردەگرت داهات سەردانی ئێمەی دەکرد مەرجەکانمان لەسەر شوێنەکە دادەنا بەڵام ئێستا لە زۆر پارێزگا و ئیدارە سەربەخۆکان دەبینین بە تایبەتی لە سنووری هەولێر سلێمانی دهۆک هاوڵاتی خۆی دێسەردانمان دەکە عریزەیەک تەقدیم دەکات دەڵێ من ئەو شوێنم هەیە دەمەوێت بێن پشکنینم بۆ بکەن بزانم کەم و کوڕیەکانم لە باڵەخانەکەم لەکوێیە یاخود داوا دەکەن ڕاهێنانیان پێ بکەین لەسەر سیستەمی بەرگری شارستانی کەم لە شوێنانەدا هەیە. زۆر باش کاک سەرکەوت کۆتە پرسیارم بە کورتیەوەیە زۆر کات بازەوە دەکرێتن باڵەخانە یاخودیەکەی نیشتەجێبوون لە هەولێر زۆرن بەتایبەت نهۆمی بەرز بەشێک لە باڵەخانەکان دەگەنە سەر و 25 نهۆم ئایا ئامێری پێشکەوتو هەیە گەر ئێستا ئاگر لە باڵەخانێکی 25 نهۆمی بکەوێتەوە؟ بەڵێ ئێمە ئۆتۆمۆبیلی پەیژەمان هەیە کە بەکاتێت هەم بۆ ئاگر کوژاندنەوە هەم بۆ ڕزگارکردن ئێستا لە سنووری پارێزگای هەولێر 4 ئۆتۆمۆبیلی پەیژە هەیە بەرزیان 42 متر 53 متر 64 متر دوایین دانشکە کردراوە 100 متر ئێستا گەیشتۆتە پارێزگای هەولێر و لای کاربەند و ئەفسەرانی بەڕێوەبەراتی ئەوەی دوایین ئۆتۆمۆبیلی کە پلاتفۆرمە گەیشتووە تەنها کۆمپانیاکە ماوە بگەنە ئێرە ڕاهێنان بە کارمەندەکان و شوفێرەکان بکرێت لەسەر چۆنیەتی بەکارهێنانی پلاتفۆرمەکە و لە کاتی کوژانەوەی ئاگر چۆن کاری پێ دەکرێت و لە بۆ ڕزگارکردنی هاوڵاتیانیش لە چه حالەتێکدا بەکاردێت.